ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. بەردەوام گوێبیستی ئەوە دەبین کە لێرە و لەوێ کەسانێک بە ناوی تیجارەت و بازرگانیەوە پارە لە خەڵک وەردەگرن گوایە کە ئەم پارەیان بۆ دەخەنە ئیشەکەوە و لە بەرامبەردا بە قازانجێکی زۆرتر پارەکانیان بۆ دەگەڕێنەوە. هەمیشە ئەم ڕووداوانە بەردەوامیان هەیە و گوێبیست دەبین لە تازەترین ڕوودا و لە تازەترین چیرۆکدا چیرۆکی سلێمان هەڵشۆیی کە ماوەی چەند ڕۆژێکە میدیاکانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە کە تیایدا بڕێکی پارەی زۆر لە خەڵک وەرگیراوە بە بیانووی ئەوەی گوایە کە ئەمانە قازانجێک دەکەن و بە شێوەیەکی زۆر باشتر پارەکانیان بۆ دەگەڕێنرێتەوە. ئەوەی کە جێگەی سەرنجە ئەم کەسانی کە ئەم پارەیان داوەتە دەست ئەم کەسەیە خودت ئەم کەسانە بە چ پاساوێک بە چ بیانوویەک ئەم پارەیان داوەتێ و هیچ گرێبەستێک ئەوانەی کە دەبینرێت ئەو تەنها نووسراوێکە لە نێوان ئەم دوو کەسەدا هەیە بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەک لە بڕی پارەکە و لە بەرواری دەفعکردنی پارەکە و گەڕانەوەی ئەمانە هیچی باز نەکراوە و ئەتیمادی نەخراوەتە سەر. کاتێک کە تۆ پارە دەدەیت بە کەسێک و ئەو مەبلەغە زۆرانە و هیچ گرێبەستێک ناکەی دواتر وەک ئەوەی کە دەیبینین لە ئێستادا ئەو کەسە ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاندووە ئایاسا چۆن پشگیری ئەوانە دەکات کە پارەیان پێداوە ئێستا دەتوانن داوای گەڕانەوەی پارەکانیان بکەن لە کاتێکدا هیچ گرێبەستێک لە نێوان ئەم کەسانەدانە. تەورێم جاری بەرنامەکەمان باسکردن دەبێت لە ڕەهەندە جیاوازەکانی کەیسی سلێمان بە راپۆرتێک ببینین و لەگەڵتان بەردەوام ببین. سلێمان هەڵشۆیی ئەو بازرگانەی پشدار کە ماوەی چەند ڕۆژەکە بۆتە جێگەی باس و خواسی تۆڕە کۆمەڵایەتەکان و ناو هەوڵاتیان. ئەو هەوڵاتیانەی پارە و ماڵ و موڵکیان بە قازانج و موددا داوە بە سلێمان هەڵشۆیی دەڵێن چاوەڕێبوون سەریان بێت تاوەکو پارەکانیان بە زیادەوە وەربگرنەوە، بەڵام دوای ڕاگەیاندنی مایە پوچ بوون و دەستگیرکردنی سلێمان هەڵشۆیی سەرجەمیان بێهیوا بوون. تەلەفۆنی بە تەرەفەکان دەکرد پارەکەم بۆ بگرەوە ژوەری دەکرد تاوە ڕۆژە تەقیەوە هەرا ویسکی شێکینەوە. من تقریبان دەفتەرێک و شتێکم داوە پێی بە مودەی 3 مانگ وتی دەفتەر و ئەفتا گەڵات پێ دەمەوە تێدەگەی من خۆم ئارزێکم پێدا بای دەفتەر و دەگەڵا بوو بە دەفتەر و ئەفتامدا بە مودەی 3 مانگ تێدەگەی ئەوە بوو مودەکەم تقریبان کەمتر لە مانگێکی ماوە بەڵام ئەو شتێ بەسەر داهات تەقیەوە و پارەکەش وەرم نەگوتووە تا ئێستا. من سیارەم پێیداوە بای 8 گەڵا بووە بە مودەی 4 مانگ بە 125 خەمڵاندوێتی پارەکەشمان هیچ وەرنەگرتووە ئێستا هیچ گرێبەستێکی ڕسمی نەبووە نەخیر تەنها نووسینێک بووە لەسەر مۆبایلەکەی نووسیوێتی و ناوی شخصەکەی نووسی و بڕی پارەکەی و ئەو تاریخی کە دەیێتێ بۆ ئەو تاریخی کە پارەکەت پێی دەداتەوە. یەک گرێبەست بەس وەسڵەکی دەداینێ و تا پارەی زۆر ڕێوە لە نزیەکی چل دەفتەر زیاتر ڕۆیوە هەر بەزی شخصی خۆم بەی لە خزم و ئامۆزا و برا و کەس کاری خۆم بەس ڕۆشنەکەی سلێمان نەتەقیوێتەوە دڵنیا مەگە سلێمان ئێستا بێ لێرە قسەی بکە نەتەقیوێتەوە. سلێمان دزی لێکرا و دار و دەسەی خۆ هەموو شتەکانی لێت دزیەوە و بردویانە بە یەک چرکە ئەمن ئەو ڕۆژی شەمەی جوعمەی زانیاریم لەسەر بوو 400 دانە دەفتەری پێبوو لە ناو سارێدا ئەو 400 دەفتەرە وعدی دا و بێ شەمەی لێرە تەوزیعکە لە باغی بەیانێ مساعد 9 لێ بوون دووەم سەرە و بچم پارە خۆرگرم 90 دەفتەر و 26 وەرەقە مەوعید بوو ئەو دەقیقە بچم پارێ وەرگرم لە نەکاوە نەوە شەمە نە لە گزیزمە نە سارەمە بە 5 دانە وەزیری دەسەڕاستیان هەمووی بەیەک مەرجێ هات بوون. وتەبێژی پۆلیسی راپەڕین ڕاگەیاند بەهۆی دۆسێ سلێمان هەڵشۆیی 20 هاوڵاتی دەستگیر کراوە و لێکۆڵنەوەیان لەگەڵدا دەکرێت لەلایەکی تریشەوە زیاتر لە 50 هاوڵاتی سکاڵایان تۆمار کردووە. لە ئێستادا 20 کەس بەهۆی ئەم ڕووداوە دەستگیر کراوە کە لە ئێستادا لەلایەن پۆلیسی دادگا لێکۆڵنەوەیان لەگەڵ دەکرێت و هەروەها زیاتر 50 هاوڵاتی لەلایەن پۆلیسەوە سکاڵای لێوەرگیراوە وەروەها زیاتر لە 500 هاوڵاتی تر ناوی خوان نووسیوە بە مەبەستی وەرگرتنی سکاڵا و هەروەها دواتری سکاڵا لە ئەمانش وەردەگیرێت. لەم چەند دوایەدا هەواڵی وا بڵاو کراتەوە کە بڕێکی پارە دەستی بەسەردا گیراوە کە دەگەڕێتەوە بۆ بازرگانە نەخێر ئەم هەواڵە ڕاستنیە دوورە لە ڕاستی بەڵکو ئێمە لە ئێستادا دەستمان کردو بە لێکۆڵینەوەیکی زۆر ورد لەگەڵ تۆمەتباران وەروەها وەرگرتنی ئەو سکاڵایانش کە هاوڵاتیەکان کە 50 کەس سکاڵای لە ئێستادا تۆمار کردووە. دوایەوەی سلێمان هەڵشۆیی مایە پوچبوونی خۆی ڕاگەیاند
لەلایەن هێزە ئەمنیەکان دەستگیر کرا بە پێی وتەی خاوەن قەرزەکان نزیکەی 50 ملیۆن دۆلاری هاوڵاتیانی لایە و ڕۆژانەش خاوەن قەرزەکان دێنە سەر ڕێگای بانوەقەت لە سنووری ناحەی سەنگەسەر و دەردەدڵی بۆ یەکتر دەکەن چاوەڕێی ئەنجامی لێکۆڵنەوەکانی پۆلیس دەکەن ئاخۆ سلێمان هەڵشۆیی ئەو هەموو پارەی چی لێ کردووە توانە عومەر کورسات نیوز ڕانیا دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەرهەم ڕەوف پارێزەری ڕاوشکار دکتۆر کامەران قادر پسپۆری دارایی و ئابووری هەروەها دوو هاوڵاتی کە بەناوەکانی حەسەن نەبی ڕەسوڵ و بایسکاک ئەحمەد لە سۆدیۆمان لە ڕانیەوە لەگەڵمان ئامادە دەبن کە ئەوان ئەو کەسانن کە پارەیان داوە بە سلێمان و ئەوان باسی ئەوە دەکەن کە چۆن ئەو پارەیان پێداوە ئەو متمانەیە چۆن دروست بووە و لەگەڵیان گفتوگۆی زیاترەکەین سەرەتا من ئەچمە لای حەسەن نەبی ڕەسوڵ کە لە ڕانیەوە لەگەڵمانە کاکە حەسەن سڵاوت لێبێ ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم وەک لە راپۆرتەکە شابینیمان وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین ئاماژەی بۆوە کرد کە تا ئێستا 50 سکاڵا تۆمار کراوە لەسەر ئەو کەیسا و 500 کەسیش ناویان نووسیەوە بۆ ئەوەی کە سکاڵا تۆمار بکەن سەرەتای پرسیارەکانم لەوە ئەبێت جەنابتان لەو 50 کەسن کە سکاڵاتان تۆمار کردووە یاخود لەو 500 کەسن کە ناوتان نووسیەوە بۆ ئەوەی سکاڵا تۆمار بکەن یاخود بە شێوەیەکی گشتی ئێوە سکاڵا تۆمار دەکەن بەڵێ کاکە حەسەن ڕەنگە گوێبیستی ئێمە نەبێت بەڵێ ئێمە بەردەوامە بین دواترە گەڕێمە بۆ لای کاک حەسەن دکتۆر کامەران با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین مەبلەغێکی لەو شێوەیە ینی بڕێکی پارەی بەو شێوە زەبەلاحە و دیار نەمانی لە پار ئەمە مەترسێکی گەورە نییە لەسەر ئابووری هەرێمی کوردستان بەڵێ تەمان ئەم مەترسیە پێش ئەوەی کە باسی ئەم قەرزاریە بکەنی ئەم پارێک کراوە بۆینە بە باسی بنەما ئەساسەکانی ئابووری بکەین بەس ئێمە مەسەلەن خەڵکەکە ئینکەم یعنی دەخل یەکسانە بەس یەکسانە بە بەکارهێنان زائیدەن پاشەکەوتکردن طبعا ئەم بەکارهێنان ئەوەیە کە ئێمە ئەو پارانی کە دەستمانەکە چی ئەەکەین بۆ پێداویستەکانی خۆمانی بەکارێنین و پاشەکەوتکردنیش ئەو پاشەکەوتکردنی ئەوەیە کە ئێمە بەشێک لەو پارانەکەمانە پاشەکەوتەکەین و دوای ئەخینە بانکەوە بەڵام لە کوردستان و لە عێراق بڵێن سیستمی بانک نییە بەناچاری خەڵک لای خۆی داێنێ کە لە لای خۆی داێنێ ئەگەر فرسەتێکی ئیسtismاری بۆ ڕێکەوێت فرسەتی وەبەرهێنانی بۆ ڕێکەوە ئەیخاتە فرسەتە وەبەرهێنانەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هەم لە عێراق و هەم لە هەموو جیهانی هەموو کەسێ ناتوانێت مەسەلەن ئیسtisمارات بکات لەبەرەوە بەناچاری چێکن خەڵکی ئەو سەیڤینانی کە هەیەە ئەو کە پاشەکەوتکە هەیەە ئەیخەنە بانکەوە بۆی کە بانک ئیسtismاری بۆ بکە ئیسtismاری پێ بکە چونکە بانک تخصصی هەیە لە ئیسtisماراتە ڕوبەری قەیرانی دارایەکانە بێتەوە قەیرانێکی دارایی ڕووبات مەسەلەن چیە بێت مەسەلەن پێشبینی ئەەکەن و خۆیان لەو ئیسtisماراتە بە کەمترین زەرێنە دەرەوە ئەگەر شتێکی وا ڕووبات طبعاً بانک ئەهلیەکانیش لەلایەن سنترال بانکەوە لەلایەن بانکی مرکزی مەسەلەن چاودێریی وەردەگرێن شتێک هەیە پێڵەن احتیاط ریزرڤ ریکوایرمنت بە ئینگلیزی وای پێڵەن واتە احتیاطاتی نقدی قانونی کە بڵێن ئەو بانکانە لە سەباب بیستی پارەکان ئەخە بانکەوە جا ئێستا من بۆ باسی بانکم کرد لەبەرەوەی کە ئەم پارەی کە دراوە بە قەرزیە ئەم پارانی کە خەڵک لێ یەکێک یا بە یەکێکی تر بە مەبەستی ئیسtisمارکردن بە مەبەستی پارە پیاکردن لە غیابی بانکایە ئەم شتانە ڕۆیە بەڕاستی ئێمە یەکێک لە گرنگترین ئەو پرسیارانش کە دواتر باسی لێوە دەکەین خەڵک بۆ متمانەی بە سیستەمی بانکی نیە لە وڵاتی عین تۆ ئەوەی کە ئەو مەبلەغە پارە خەیاڵیانە بەڕاستی ئەگەر بخەیتە بانکێکەوە باشتر نابێت لەوەی کە بەو شێوەیە پارەکەت بڕوا ئێمە درێژە بە بەرنامەکەمانەیە دکتۆر دواترە گەڕێمە وڵات ئەچمۆ لای کاک حەسەن دووبارە سڵاوت لێبێ من پرسیاری ئەوم لێ کردی جەنابتان تا ئێستا سکاڵاتان تۆمار کردووە یاخود ئامادەیتان تایە سکاڵا بکەن یاخود نا ئەم کاسەت بازانەخان بەڵێ سکاڵامان تۆمار کردووە لە دادگا بەڵێ دەوری 500 نەفەر سکاڵای تۆمار کرد بە ناوی خۆی نووسیوە ڕێژەی پارەکەی نووسیوە بڵێ بەڵێ کاک حەسەن ئەگەر جەناب باس کیسەکەی خۆتمان بۆ بکەی ئەو بڕەپارەی کە تۆ یاوتە چەند بووەوە لە ڕێگەی کیوە تۆ ئەم پارەیە دیاوە بەڵێ ئەمن لە ڕێگەی دەڵالەکانەوە داومە دەڵالەکان دەستەڕاستەکان بڵێ بەڵێ بڕەکەی چەند بووە بڕەکەی دەوری دەفتەرە چەندێکە ماوەی چەندێکە ماوەی 25 ڕۆژە ماوەی 25 ڕۆژە بڵێ ئەم متمانەیە چۆن دروست بوو یعنی تۆ بۆچی بڕیاری ئەوەدا کە ئەم مەبلەغە زۆرە پارەیە بەیتە دەستی ئەم کەسە یعنی چی وای لێ کردی کە تۆ ئەم بڕیارە بی
لا خان أو 2 ساڵە ئەوە هەیە خەنەعاتی کولی لەسەر ئەو ئیشەی پەیدا بوو بەدزی نەبوو تێبنکەی سەرەکی هەبوو وەصڵی هەیە کۆمەڵە خەڵکێکی لێ بووە ئاسایش ئاگادارە هەموو ئاگادارم بەدزی نەبووە لە قنی بندیوار و لە کۆڵانی نەبووە تێبنکەی سەرەکی هەبووە ڕۆژەی 100 سیارە لێ ڕاوەستاوە ڕۆژانە 100 دەفتەر تەوزێ کراوە 200 دەفتەر هاتووە لەگەڵابێرە هەتا شۆفلی هەتا زێڕی تێکراوە لە بەرامبەر چیە کاک حەسەن جەنابەت ئەم پارێت داوە بەڵێ لە بەرامبەر چیە قازانجێکی بەدەست بێنم هیچ قازانجێکت وەرنەگرت نەخەیر ئەمن سەرەتاکە بوو چوومە ناوێ ئەگەر ئەو عەزە بەسەری داهات باشە کاک حەسەن جەنابەت ئاماژەت بۆ کە لە ڕێی دەڵاڵەکانەوە تۆ چووی تۆ خودی خۆت سلێمانت بینیوە یاخود قسەت لەگەڵا کردووە بەڵێ ئەمن سلێمانم بینیوە دەڵاڵەکانم بینیون شتەکە بەدزی نەبووە بە ئاشکرا بووە کۆمەڵە خەڵکێکی لێ بووە ئەگەر سیارەم داوەتێ بڵێن مەرزیم داوەتێ بڵێن بە 150 گەڵای بووە بە 200 گەڵام داوەتێ وەصلم کردووە وەصلەکە کراوە پێمان هەڵشۆی ژمارە تەلەفۆن ئەوەندا هەموو شت هەبووە حەسەن هیچ گرێبەستێک لە نێوان تۆ و سلێمان هەڵشۆیدا هەبووە کاتێک ئەم مەبلەغە پارەیەت پێداوە بڵێ هیچ گرێبەستێک عەقدێک لە نێوان تانا هەبووە بەس عەقدەکەمان وەصل و شاهیدن دەنا ئیدیکە هیچ نەبووە دڵی 2 ساڵیشە ئەوی شەکراوە لەوەلی عوسمان تێدا بوو دوایە سلێمانی شاتە ناوێ عوسمان خۆی کێشاوە سلێمان هاتە ناوێ سلێمان ساڵ و نیوەکە تێدەیە بەڵێ بەڵێ تەوامان پێ هەبوو یەک ڕۆژیش پارەکە دوانەکەوتۆ پێشتر دەهات بە ڕۆژی پێش دەخڵ ئەو ڕۆژەی مۆعیدی 100 دەفتەری بە 50 دەفتەری بە ئەو مۆعیدە دەدرا لە ڕۆژ پێش دەخڵ بەڵام ئەو لە ئێستا ئەعلانی ئەوەی کردووە کە ئیفلاسی کردووە بەڵام بەشێک لەو کەسانی کە پارەیان پێداوە دەڵێن ئەمە ڕاست نییە جەنابتان بۆ چونتان چۆنە لەسەر ئەوە ئەو ئیفلاجی نەکردووە ئیفلاجەکەی دەڵاڵەکە کردویانە کۆمەڵە خەڵکەکن ئێستا لە گوندیمە دەوری بیزوەنەوشەی لێ بووە ئێستا ئەگە بە پارەی خۆی کڕیوە هەڵاڵ و ماڵی خۆیەتی بۆ تا ئێستا یەک وەنەوشەی لێ نەماوە یەک لەسگز نەماوە وە بەردەستی ئاسایش پۆلیس نەکەوتوە مکافعان نەکەوتوە ئێستا ئەگە ئەو خەڵکە گومانی نییە ئەگە ماڵی خۆیەتی بۆ ئەمن ئەگە ماڵی خۆم بێ لە دەرکی خۆرا دەگرم بەڵام ئێستا ڕۆژان لە سلێمانی ڕابەشائینەی دەهاتدا لە بەزی لەسگز ئەلێرەکانە هەر دەبێت 0 کیلۆمتر بێ ئێستا یەک لەسگز نەماوە لەو منتەقەی بە یەک سەعاتی وەکی ئەو دەریای دەربەن ئەو زەی دەربەن پول بێ بە یەک سرکەی کۆتایی پێ بێ بەڵێ کاک حەسەن هەمیشە دەوتێ خەڵک گلەی لە حکوومەت دەکابەوەی کە خزمەتی خەڵک ناکە و خزمەتی هاوڵاتی ناکە بەڵام ئەم بڕەپارانەی کە جەنابت و کەسانی وەک تۆ یاوێنێتە دەست کەسێک یعنی ئەگەر لە پرۆژەیەکی گەورەیە لە پرۆژەیەکی مەشروعێکی گەورەیە بکرایەوە سەرف بکرایە باشتر نەبوو یعنی ئەو متمانەی ئێوە بۆ بەوە نییە کە ئیشێک بکەن خزمەتی خەڵکی پێ بکەن بۆ ئەم پارێ بیتە دەست کەسێک بەڵێ دەگەڵت داملەوەیدا بەڵام خەڵکەکە لە ئاتی ئەو شارێدا نییە کۆمەڵە پرۆژێک یان ئەوەی پێویست ئەوەی قازانجی دەکردو لە گیرفانی دەناویان ئەگەر من دەفتەرم قازانج کرد بێ هەردەوێم کردێتەوە ئەو پارەکانە هەموو هەر لەکن ئەو سلێمان هەڵشۆی دەڵاڵەکان بووە تەماعەکە زۆر بووە تەماعی زۆر پێشاندایی کەن لە بیتکۆن و بیجی ئایدایە ئەو دەفتەر دۆلارە سەفتە ئەوە ڕابراوە ئەگەر هاتووە ئێستاش سفرە هیچ نەما کۆتایی هات بە لەغزەی 3 سەعات ئەو هەموو لەغزیز و وەنە و شەو ئەو پارە هەمووی ماوەی 3 سەعاتی کۆتایی پێ هاتووە باشە کاک حەسەن ئەم خەڵکە ینی ئەم ڕێژە زۆرەی خەڵک کە بەشداری کردووە ئەم خەڵکە چۆن کۆبوونەوە ینی ئەمە تەنها لە ڕێی دەڵاڵەکانەوە بوو یاخود کەسانی وەکو ئێوە کاتێکە خۆتان بەشداریتانە کرد ئەبوونە هاوکارێ بۆ ئەوەی کە کەسی تریش بێنە ناو ئیشەکەەوە دەبوونە هاوکار تەماعیا پێشان لەدا ڕاستی تەماعکی زۆر بوو دەڵاڵەکان لە ڕێی دەڵاڵەکانەوە هەر خەڵک پێوە دەغزال هەتا ڕانێ گرتوتەوە خوارێکی گرتوتەوە بڵێم لای کەلار و کفریشی گرتوتەوە ئەوەی لە 195 خەڵکەکەی سنووری مە پشدەر بەشداری کردووە لەو واتە خەڵک لە شار و شارۆچکەکانی تریشەوە ئەهاتن
بەدڵنیایەوە ئەلان لە ناحیەی سەرکەوتان ئەگەر لە سنووری پیجەرە ڕەقەزمیە ستە دەفتەری خەڵکی بردووە بەڵێ بەڵێ باشە قسەی ئێوە چییە؟ یعنی لە ئێستادا وەک ئاماژەمان پێکرد کە سلێمان هەڵشۆیی دەستگیر کراوەوە دانی بۆ داناوە کە ئیفلاسی کردووەوە ئێوەش بڕێکی زۆر پارەتان یعنی خستۆتە ئەو کارەوە لە ئێستادا قسەی ئێوە چییە؟ ینی جەنابەت باست لەوە کرد کە لە دادگا سکاڵا تۆمار دەکەن بەڵام ئایا ئێوە گرێبەستێکی وەهاتان نییەوە شایەتێکی وەها لە بەردەستان نییە چۆن ئەتوانن داواکەتان بسەلمێنن؟ نانەخان ئەگە ملا ئەزاد خەوزێکم دێ ئەو وەصلە سێمان هەڵسۆی ژمارە تەلەفۆن 154 ناو نیشان نرخ گەڵا چەند بەچەند گەڵام داوەتێ بۆ معلوماتن بێبێ لە شاهیدەکان بەس وەکو معرەز بووە بەس مۆری نەبووە دەنا وەکو معرەز بووە بە ئاشکرا بووە بە ڕۆژی ڕووناک بووە بە شەو نەبووە لە کۆڵانە و وانەک نەبووە سێ بنکە بووە سێ باغ بووە هەموو ڕۆژێ سەد کەس لێ بووە هەموو ڕۆژێ سەد کەسی زیاتر بەشداری کردووە لەو پارەیە بەڵێ کۆتا قسەی جەنابتان کاک حەسەن وەڵی ئێمە داوامان لە حکومەتە دەنا کارەسات وەکو زەلزەلە لە پشدەری دابێ ئەوە ئاشتەکە وا هاتووە لە 1995 زەرمەند بووە زەرمەندەکەشی خەڵکەکە مەرا وانەکی تێگەی کاک سلێمان هەڵشۆیی ئیفراجی بووە با ڕۆژێکی ڕاگەیان بە ئەو ڕۆژەی ئەگەر ئەوە بەسەر هاتووە هەتا زێب تێکراوە مەرد تێکراوە گەڵابە تێکراوە مەرجی تێکراوە دەماچە تێکراوە هەموو شت تێکراوە ئەو ڕۆژێ وەرگتووە بەڵام ئێوە بەردەوام بن لەسەر داواکردنەوەی حەقی خۆتان بەڵێ بەجددی ئێمە هەڵوێت خەنەعات کە کابرا نانەخان دەڵێ نییە ئەمن ماڵم ڕۆیوە ئەمن سەری بێماڵم بۆ چیە کارەسات لەوانەیە زۆر چاوەڕان نەکراوی دێ دروست بێ لە وعزەی چونکە هەر یەک و دوو سێ نیە بە هەزار خەڵکە بە هەزار پارەیە بڵێن دۆلارە کارەساتی گەورە لەوانەیە بەرپرسەکە ئەوانەی پۆلیس و دادگا زانی وەعزی پشدەر چۆنە ئەو پارە هەموو گردراوەتەوە لەکرد ئەو دەڵاڵانە سلێمان ئیفلاجی نەکردووە 100% ئێمە دەزانین ئەگەر ئیفلاجی نەکردووە لانەخەن کاکێ حەسەن با من وەکو کۆتا پرسیارە لە جەنابەت بکەم ئێوە سکاڵاتان لەسەر کێ تۆمار کردووە لەسەر خودی سلێمان یاخود لەسەر دەڵاڵەکان بەڵێ ئێمە داوامان لە حکومەت هەیە بەفوردی وانەکەکان وەربگریت سکاڵەکان وەربگریت ئەوە تۆمەتبارەکان گراون تۆمەتبارەکان گراون لەلێ کۆڵینەوەدانا جا حکومەت ئەگە بەفوردی و بەجددی بێتە سەرخەت دڵنیا بە ئەو پارە دەدرێتەوە لە پشدەرە زیاتر نەڕۆیوە ناڵم تیارە نازگیز ڕۆیوە دەرچووە بۆی دەرچووە بەڵام بەڵێ زۆر سپاس کاک حەسەن سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ دکتۆر کامەران ئەگەرم وەلای جەنابەت بەردەوام بین لە گفتوگۆکانمان وەک کاک حەسەنیش ئاماژەی پێکرد ئەو مەبلەغە زۆرە پارەی کە لە ئێستادا دیار نەماوە و هەمووی پارەی خەڵکە یعنی ئەمە بەڕاستی ئەمە کارەسات نییە بالضبط اینجا اما باسی سیستمی بانکی من کرد طبعا سیستمی بانکی اسا مثلا چون یجی به کار بید لمالوا به همانش او پارانه که لمالوا دندرت وکوه چه شکل عناصر کان یکی بنما کانی برای منانچیه سرمایه براسی وکو چون یکی لمالوا دانش به کار بید او سرمایه که اول لمالوا وکو ام خلقی کابلین ام سرمایه لمال سرمایه ام سرمایه لمالوا هبو دواء وچیه یا نتدس ام برز مثلا چی بووە پێشتر لە ماڵەوە بووە بێکار بوو ئەم سەرمایە ویسیانە بێنە بیخەنە ئیسەسماراتەوە تەمان خۆیان ناتوان بیخەنە ئیسەسماراتەوە و ئەتراکتیڤ بوون و سەرنجیان ڕاکێشراوە بڵێن جەزبیان ڕاکێشراوە بۆی کە پارێکی زۆریان بنێ لە ڕاستیە لە جیهانە لەم جیهانی کە ئێمە لە هەموو وڵاتان لە وڵاتانی پێشکەوتوش مستحیلە ئەگەر یەکێک لە 6 یا لە 100 زیاتری دەستکەوێت ڕەبح لە ساڵێکە بەڵام دیارە ئەم پرۆسی ئەم قەرزە و لەوانەیە چەندین شتی تریش هەبێت لە کوردستانە یعنی هەر ئەمە نییە بەڕاستم کەیسە مثلا لەوانەیە لە 125 بێت کابرا بەڕاستی ئەتراکتیڤ بووە و چوە زۆر قازان بالضبط ئەوە بەڕاستی لە هیچ ئابوووریەکان نییە لە هیچ شوێنەکە ئەوە دلیلە لەسەر ئەوەی کە ئەم باش ئەم پرۆژانی کە تۆ ئیسەسماری بێکێت و ئاوا لە مای مانگی دوومانگە لە 125 قازان ئەیاتێ باش ئەبێ ئەم پرۆژەیە چی بێت باشە بۆ لە ئەوروپا ئەمریکا سەهمی شەریکات و شتی وایە بە هیچ ئەوەنە قازانج ناکە بەڵام پرسیارێکی زۆر جوانی لەکرد لەم بەڕێزەی کە ئێستا مثلا
پارەی یابوو بە ئەو سلێمان ئاڵشۆیی پرسیارەکە ئەو بوو کە ئەم پارانە بۆ نەخراوەتەوە پرۆژەوە تەمان پرۆژێمە لە ڕووی پرۆژە بۆ خەدەمات ناکە مەسەلەن هیچ ڕێتێرنێکی نەبێ یا پێ بڵێن هیچ ڕبحێکی نەبێ تۆمە بەس ئەو پرۆژانە بوو کە بخرێتە ئیسەسماراتەوە بۆ پرۆژە تەمان ڕبحەیە بێ بۆ خۆی بەڵێ ئەم خەڵکانە ئەبڵێن ئەم 1000 کەسن 500 کەسن کە ئەم پارانیان یاوە بەم بەڕێزە بەڕاستی فرسەتێکیان نەدۆزیەوەتەوە کە ئەو پارەیە بخەنە بیان بە بانگیش بخاتە ئیسەسماراتەوە هەم بۆی معادلاتی بەتاڵە نزم بێتەوە هەم بۆی پرۆژەش بکرێت و ئیسەسمارات بکرێت زۆر باشە دکتۆر دواتر گەڕێم وڵات باس لەواکەین کە خەڵک بۆ متمانەی هەم بە حکوومەت هەم بە وڵاتەکەی خۆی هەم بە سیستەمی بانکی لە وڵاتەکەماندانیە کاک بەرهەم بابێ مەلای جەنابەت لە ڕووی یاساییەوە پێش ئەوەی باز لە گرێبەستەکان بکەین و لەو پارچەوەرەقەیە بکەین کە نووسراوە لە بینیانە مەبلەغێکی وەها گەورە و پارێکی وەها زۆر لەسەر پارچەوەرەقەیەکی یاخود لەسەر دەست بنووسرا لە ناو مۆبایلا بنووسرا عین بەڕاستی ئەمە پێویستە قسەی لەسەر بکرێت بەڵام پێش ئەوە با باز لە خودی ئەو کارە بکەین کە کراوە ئەمە تاوان دروستەکە ئەمە دەکرێت بڵین عنسوورەکانی تاوانکاری تێدا هەیە و دەکرێت سکاڵا لەسەر ئەمە بکرێت بەڵێ وەڵام من سەرەتا پێشەوەی وەڵامی پرسیارێکی جەنابێ بەمەوە پێم باشە ینی باسی ئەو هۆکارانە بکەین کە بووەتە هۆی ڕوودانی ئەمەی کە ئێستا ئەمڕۆیی بین و لە ماوەی ڕابردووە چەند حاڵەتی ترمان بینیوە ینی ماوەیەک لەمەوە پێش تەنانەت لە بازاری دۆلارەکەش ینی ئەمە هەر لەو دەڤەرە ڕووی نییاوە لە شاری سلێمانیش ئەمە بووە بەڕاستی هۆکاری ئەم ڕووداوانەی کە ڕوو ئەیەن و وەتیاچوونی سەرۆت و سامانی خەڵقی بەڕای من بە دەرەجەی ڕئیسیە گەڕێتەوە بۆ نەبوونی وشیاری یاسایی لە لای تاک کە ئەمە زۆر گرفتێکی زۆر گەورەیە لەو لاشەوە خەڵک وەکو وشیاری یاسایی نییە ینی کاتێک کە ئەوێ مامەڵەیەک بکاوەیان هەڵچێ بە ئەنجامدانی تەسەڕوفێکی قانونی ناچێ ڕاوێشکا بە کەسێک کە ینی پسپۆر بێەوە مختص بێ لەو مەجاالە بۆی بزانێ ئەم ئیشەی کە ئەیکا تا چەند گرنتی ئەوەی هەیە کە بتوانێت لە ئایندا نەک ڕبحی دەستکەوێت بەڵکو بتوانێت سەرمایەکەشی وەرگێتەوە کە ئەمە بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە و هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوە ینی سەبارەت بە پرسیارەکەی جەنابیش بێگومان ئەمەی کە ڕوویاوە تاوان دروستەکە ینی ئەمە خۆتەزانی لە قانونا دوو جۆر بەرپرسیارەتیمانەیە بەرپرسیارەتێکمانەیە پێوترێ بەرپرسیارەتی سزایی و بەرپرسیارەتێکمانەیە بەرپرسیارەتی مەدەنی پێوترێت بەڕای من ئەوەی کە ڕوویاوە ئەوەی کە وەکوڵی خوێندنەوەم هەیە بۆ ئەم بابەتەوە بیستومە و بینیومە و وا ئەزانم کە ئەمە هەردوو بەرپرسیارەتێکە دروستەکە و لە کاتی ئێسایە ئەو کەسە دادوەری لێکۆڵینەوە بە مادەی 456 بانکرا و دەستگیریش کراوە تەمان بێگومان ئەمە ئەگەر بیت تەمان مادەی 456 وەک ئاشکرایە ئەم مادەیە باز لە احتیالە کاواتە کەسێک بتوانێت دەست بگرێ بەسەر سەرۆت و سامانی خەڵقیە بەڵام ببوورە کاک بەرهەم ئەم کەسانە وەک ئاماژەی پێدەکەن خۆیان بە ڕەزامەندی خۆیان هەستاوان ئەم پارەیان بردووە یعنی هیچ چ فێڵێکی بەکارهێنابێت بۆ ئەوەی کە تۆ ئەمان پارەکەی بۆ بەرنیا خۆ دەستی بەسەر پارەکەیان نەگرتووە تەنانەت باس لەواکەن کە خەڵک خۆی یعنی بەردەوام سەرەی ئەوەی گرتووە کە چاویشی پێی بکەوێت کەواتە لێرە ئەمە ئەتوانین بڵێن ئەمە احتیال و هەڵخەڵەتاندنە بێگومان بەڕای من ئەمە احتیالە لەبەرەوەی من ویستم ئەوە تەواو بکەم بۆچی ئەمە احتیالە بێگومانیانە بینین خۆشیان لە قسەکانیانە واڵێن کە ئەمان بە ڕەزامەندی خۆیان ئەم پارەیان بردووە بەڵام ئێمە ئەگەر بین تەمان مشەڕع یاسادانەری عێراقی پێناسەی احتیالی نەکردووە وەکو جەریمە واروە زۆر لە یاسای وڵاتان یاسا عقابیەکان باسی ناکەن لەبەرەوەی کاتێک کە تۆ بیەی پێناسەی تاوانێکەکەی مولزەمی بەو پێناسەیەوە وەکو پێناسە نەکراوە بەڵام فقه باسی کردووە یعنی وە مادەی 456 لە یاسای سزادانی عێراقیە کە ئەڵێ هەر کەسێک دەست بگرێ بەسەر ماڵ و سەروەت و سامانی کەسێکی غەیری خۆیە بە ڕێگەی احتیالی سزادرێ بە بنکردن بە ڕەهایی کە لە 6 مانگەوە دەست پێکە هەتاوەکو 5 ساڵ ئێمە لێرە ئەڵێ یەکێک لەو ڕێگایانی کە تۆ توانی ویان یاسادەنەر باسی کردو ئەڵێ بە بەکارێنانی ڕێگەی فێڵ احتیال باشە با بزانین ئایا وەکۆی جەنابە باسی کرد ئایا لێرە عنسوری فێڵ یان احتیال بوونی هەیە بەڕای من بێگومان بوونی هەیە بۆچی بوونی هەیە احتیال بریتە لە چی یان تەدلیس بریتە لەوەی کە تۆ بەرامبەر بخەیتە ناو وەهمەوە وای لێ بکەی وە هیوایەکی بیتێ بەوەی کە لەم کایە یا لەم پرۆسەیە ڕبحێکی وای دەسەکەوێ هیوایەکی وای پێوەی بیخەیتە ناو وەهم و خەیاڵێکەوە وای لێ بکەی ئەو هەنگاو بنێ بۆی ئەم پارەیە بابەتەوە خۆ ئەگەر بێت و ئەو وەهم و خەیاڵە نەبێت
ویان ئەو ڕبحە نەبێت کە ئەم چاوەڕێیەکە و تۆ ئەو نەخیتە ناو ئەو خەڵەتەوە کەتی کەوتووە بێگومان ئەو کەسە ئەو پارەیە بەشێکی زۆریان لەگەڵ ئەوەی کە پارەکانیان ناوە ڕبحیان بۆ گەڕاوەتەوە یعنی لەوە هەم دەرچوە لەوە قازانجان بۆ گەڕاوەتەوە بێگومان ئەوەش بەڵگەیەکی ترە لەسەرەوەی کە ئەمە ئەتوانی ناوی بنەی فێڵ و احتیال بۆ لەبەرەوەی لە سەرەتاوە هەڵساوە ڕبحێکی زۆر خەیاڵیاوە بە کۆمەڵێک کەس ڕێنە کۆمەڵێک کەس سوودیشی بینی بێ ئەم کۆمەڵە کە کەوتونەتە ناو ئەم وەهمەوە وای کردووە خەڵکانی تریش بێنە پێشەوە چکەوەکو جەنابی دکتۆر باسی کردیانی لە هیچ سیستەمێکی بانقیان ڕبحیوانیە شتیوانیە تۆ لە ماوەی 3 مانگە مەسەلەن 4 دەفتەر دلار بی بە کەسێک بڵێ من 2 مانگی تریا 3 مانگی تر 7 دەفتەر تێمەوە یا 7,000 دلار تێمەوە شتیوانیە لە هیچ سیستەمێکی اقتصادیە شتیوانیە هەرچەنەوە مەجای ئێمە نییە لەبەرەوە بێگومان مەوزۆی احتیالەکە بوونی هەیە لەبەرەوەی کەسی بەرامبەری خستۆتە ناو وەهمەوە خستێتە ناو غەڵەتێکەوە و هیوایەکی یاوەتێ بەوەی کە ڕبحێکی زۆر چاوەڕوان نەکراویاتی ئەگەرم ئەم پارەی وەرگێ لە مودەیەکی زەمەنی زۆر کەمە فێڵەکە لێرەوە دەرەکەوێ وە کۆمەڵێکیش لە سەرەتایە سوودمەند بوون لەوە وای کردووە کە خەڵکی تر بێت بکەوێتە ناو ئەو هەڵەیەوە لەبەرەوە مەوزوعی ئەنسوری احتیالەکە بەڕای من زۆر متەوەفرە لەبەرەوەی ئەگەر کەسی بەرامبەر نەکەوتایەتە ناو ئەو وەهمەوە بێگومان نەهاتە پێشەوە بۆی ئەم پارەیە بابم کەسە زۆر باشە ئێمە میوانێکی ترمان لەگەڵا باعیس کاک ئەحمەد کە ئەویش لە ڕانیەوە لەگەڵمانە کە ئەویش بە هەمان شێوە هاوڵاتیەکە کە پارەی یاوە و بەشداری کردووە کاک باعیس سڵاوت لێبێت ئەگەر بکرێت باسێکی کەیسەکەی خۆتمان بۆ بکەی سەڵاو لە جەناب و لە میوانە بەڕێزەکانی شت زۆر سپاس وڵی ئەمیش یەکێکم لەو خەڵکەی کە کەوتومە داوی بەڕاستی ئەو باندەیەوە بەڵێ مش بەگە و خەڵکی سارم داوەتێتەکان سیارەکەت بای چەند بوو کاک باعیس سارەکەم سیارێکم داوەتی بای 185 زۆرەقە بووە مەوعیدم بۆ 4 مانجی بۆ کە 265 زۆرەقەم داتەوە بەڵێ چۆن ئەم متمانێت بۆ دروست بوو تۆ باوەڕت بەوە هەبوو لە ماوەی 4 مانگە بە شێوەیەکی زیاتر و بەو شێوە لە دەفتەرێک و ئەوەنەوە بۆ 2 دەفتەر و سەروتر تۆ قازانج بکەی بە 4 مانگ تۆ خۆت باوەڕت بەم شتە هەبوو؟ باوەڕبوونەکە لەڕێی دەڵاڵەکانەوە دروست و بەڕاستی ئەوانە باندێک بوون ئەو باندەی لە دەور و پشتی خۆی بوو ئیدعایشی وان دەکرد کە باوەڕیان پێدەهێنای بەهۆی ئەو باندانەوە بۆ خەڵکاوە توش بوو بەدبەخت بۆ لێرە من ئەو کەسێک کەلام تێکردو سیارم داواتە بەڕاستی وتم کاکە زمانی چییە و برادرە ڕناکە پارەم ناڕوە وتی کاکە گیان هەر کاتێک ڕۆی ئەو برادرەمان یەک مەعرەزی وەنەوشێ ڕقم کاتی هەیە لە سلێمانی دەدبم بەکەیت بۆ سیارێکی بێن لە بەعی پارەکەت بەڵام ئەو ڕۆژێکە و مەسەلە ڕوویدار تەلەفۆنم بۆ کە دەستمە جوابیشی دەدەمەوە تۆ سیارەکەت ڕاستە و خۆیان دەست سلێمان یا خۆت دەڵاڵەکانی هیچ گرێ بەستێکە بوو لە نێوانتانە؟ گریارە ئەو وەسڵەیە کە پێیانە و بگرێ من وەسڵیشی نییە هەر قسەیەکە و لە مابینماندای و شایدە هیچ کاک باعیس یعنی تۆ سیارەیەک با بڕی سە ئەوە ناوەرەقا یعنی چۆن تۆ سویچێک ئەیتە دەست کەسێک بەبێ ئەوەی هیچ نووسراوێک لە بینتانە هەبێ ینی چۆن شتی وا ئەکری بەڕێزم شتەکە لەوەی چ بۆ دەرێ بە ملیۆنەهان دۆلار ڕۆژانە وەردەگیرا و دەدرایە کەسێکی زۆر لەو معاملەیەدا سوودمەند بوون کەسێکی زۆری زەرەتمەند بوون لەو معاملەیە ماوەی چەندێکە ئەم کارە ئەکرێت کاک باعیس ئەوەندە ئێوە زانیاریتان هەبێ ئەوەی کە من زانیاریم لەسەر بێ ساڵێک زیاترە بەم ماوە کە مەتوانی ئەم متمانە گەورەی لە لای خەڵک دروست بکە بەڵێ ئێوە سکاڵاتان تۆمار کردووە بەڵێ داوای گەڕانەوەی سیارەکەکەن یاخود پارەی سیارەکە وەرگرنەوە وڵی سکاڵامان تەمار کرد داوای پارەی سیارەکەی دەکەین وەرگرنەوە یان سیارەکە بێ بەڵام سیارەکە فرۆشاوە بە نێوی کەسێک ترە تا من داوای سیارەکەم و کەسێک کەس بەدبەخت دەبێت بەدڵنیاییەوە باشە کاک باعیس تۆ خۆت سلێمانت بینیوە؟ من بەڵێ بینیومە دانیشتنت هەبووە لەگەڵی؟ نەخێر هیچ کەسێکی ترت هێناوەتە ناو ئیشەکەەوە بە بۆنێ ئەوەی کە خۆت بەشداریت کردووە کەسی نزیکی خۆت هاوڕێت کەس و کارت بخەیتە ناو ئیشەکەەوە؟ نەخێر هیچ کەسێک بڵێ لە ئێستادا قسەی ئێوە چییە؟ ئێوە بڕوابەوە دەهێنن کە سلێمان ئیفلاسی کرد بێت و ئەو شتانەی هیچی نەمابێت؟ بەڕێزم ئاستەمە باوەڕکەی لە ماوەی نزیکەی سەعاتێکدا بە ملیارها دۆلار
زەرەدمەند بێ کە زەرەدمەند بووە و برادەرە دەڵێ هیچم نەماوە دەبێ بیسەلمێنی یعنی و کابرایە قوماری کردووە لێی دزراوە پارەکە سوتاوە چی لێ هات ئەو شەوەی کە زەنابیان لە ماڵەوە توێتی دەسم بۆ هەولێر دواتر چۆتە گوندی دوگۆمان کە برایەکەی بۆ خۆی ئیفادەیەوەی داوە لەوێ هێناوێتەوە برادێک یەکێک لە برادەکان کە لای ئێمە نای پارێزراوە دەڵێ من بۆ خۆم بینیمە 670 دەفتەر دۆلار لە لەگزەسێکی ڕۆژدا بووە کاکسلێمان لێ خوڕیوە کاتە ئێوە گومانتان هەیە لەوەی کە ئیفلاسی کردبێت بەڵێ بەڵێ گومانە 100 ئیفلازی نەکردەوە برادرە ئیفلاس بوون نییە ینی لە ماوەی 24 سعاتدا 680 دەفتەر کە بە سەمون بیدە بۆ هەموو پشدەر خەلاص نابێت سکاڵای ئێوە کاک با سکاڵای ئێوە تەنها لەسەر سلێمانە یاخود لەسەر ئەو دەڵالانەشە یاخود جەنابەت کە لەگەڵ دەڵالێکدا پەیوەندیت هەبوو سیارەکە داوەتێ سکاڵات لێویش کردووە؟ سکاڵەکە زۆربەی زۆرمان سکاڵەکەمان لەسەر دەڵالەکانە دەڵالەکان ئەوەیان کردووە بەرنامە ڕێژیان کردووە پێشوەخت باین کاک سلێمانی کراوە بۆ گوندی دوگۆمان لەوێ دەعوەت بۆ هەرچێکیە بووە کاک سلێمان بە لەگززەوە چووە بۆێتە فەن لەگززێکی ئاخر مۆدیلی پێ بووە ڕەش بوو هەموو خەڵک بینیوێتی لە کامێرەکان دەرچووە دواتر تەلەفۆنی بۆ براکەی کردووە کاک سلێمان کوێتی وەرە بمبەوە کاتێک کە براکەی دەچی دەڵێ کاکە چی بووە دەڵێ هیچم نەما دەڵێ کاکە چۆن چیت نەما دەڵێ هیچم نەما دەست دەکا بە گریان هەتا دەستەوە ماڵی خۆیان لە قەڵازە و کابرایە گریاوە بەڵێ بەڵێ ئامۆژگاریەوە بۆ خەڵک چییە کاک بەزێمە وەک لە بەرنامەکەش ئاماژەمان پێکرانی ئەم جۆرە کارانە پێشتریش کراوە و ڕەنگە لە داهاتووشدا بەردەوامی هەبێت یعنی تۆوە کەسێک کە تەجروبەیەکە دیارە لەم کارە وەرگرت ئامۆژگاری چییە بۆ خەڵک؟ وڵی داواکارم کەس نەکەوێتە دوو قسەی ئەو باندانە بەڕاستی بۆی ماڵوێران نەبێ خەڵکێکی زۆر بەڵێ 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 زۆر سوپاس باعیس کاک ئەحمەد کە لە ڕانیەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت دکتۆر بە ماوەی ساڵێک یاخود کەمتر لە ساڵێک ئەوەندە متمانەیەکی وەها دروست ببێ کە بەم لێشاوە پارە بدرێت بە کەسێک ینی سویچی سیاری بدرێتێ متمانەکە ئەوەندە بەهێزەکە هیچ نووسراوێک هیچ گرێبەستێک هیچ شتێک لە بینە نەبێ بۆ نیوەی ئەوە ینی ئەو متمانەیە بە بانقەکان نییە بە حکوومەت نییە بۆی کە ئەم پارێ لە مەشروعێکا لە شتێکا سەرفکرێت دوجار قازانجەکەشی بۆ خۆت بگەڕێتەوە. بەڵێ بەڕاستی ئەم مەسلە تەنها بوعدی ئابووری نییە بەڕاستی پەیوەندی هەیە بە کەڵچەوە کەلتوری ئێمە یعنی بەس لە کووردا ماوە ینی تۆ شتێک بێ بەیەکێکی تر و بەبێ ئەوراق بەبێ ئەوراقی قانونی هەموو جیهان بووە بە سیستەم مەسەڵەن لە سەردامی دەرەبگایەتیە مەسەن شتێک هەروە بەدەم کرابێت ئێستا ئەو شتەش هەرماوە بەڕاستی مەسائلی قانونی مەسائلێکی زۆر مهمە مەسەن من ئەمە ئاخەمە ئەویە من ڕێکەوتنی لەگەڵ تۆ ئەکەم ئەبێ پرز مثلا ابي بشي بلاي محاميك ايش كان لا بارزره بي مثلا حتى اگر وابي خو اسا حتى اگر اواني لاي محكمه ولو لاي بارزر او اوراق وشتي واش بالرنگ لرو قانونيه واستفادي شي واينه بس كلب كابرايس بلاستيك دو او مهمه بارغي دسكتو دسيناك بدو بلا مسائل بنك يا مسائل ويك باشا بوتشي كلتورك بيان بوك خلقي او سيفينيك هيتي او باشا كوكتوك هيتي براسي بكاتا بنك او براسي دولانه لا سركي تسر استوي حكمتيش براسي تاسا يعني هاوارك يعني كان وقت هاوارك انت اسا حكمت نيتواني سيستمك واد انا كسيستمك قرصجني يعني شتكني بلاي ولا باريكي زوريتي اشد بس سيستمك بانكي واد انا كزور بسيطه شركات هي شده لدرو اينم مثلا سيستمك بانكي واد انا مثلا خلق واي ليبت كبيت ناوتشي و بيت ناو بروسي بانكيو بلام اما بروسي بانكي بير ما نشد اشتكي فعلا انترست ريت فعلا سعر فائده ام سعر فائده الا كالتوري اما مثلا يا بابلين لا هنا مسائل لبعد دينيه مثلا خدغ كراوة باشا ام زوريني هاولاتيان وبخوشمان او همومان براسي او باريمان كهي اما نايكين ناو بانكا وزوري سببك اويكا لبريك او انتريز رايت ورناجري كنايكي تبانكا ولا لا ياخذ منته ولا لا ياخذ منته براسي قباري باركا زورو حتى اقرلين بانك وادابنين كبانكا سيقشان حتى بانكان سيقشان هبيت تو باريخي بانكا ومثلا اقر انتريز رايت ورناجري وهذا السعر فائده ورناجري او كاتشي بيت او كاتو بير لواء كيتو كبديل كتير هبيت كقازانج مشاركات هبيت قازانج مشاركتك مشكلتي هيك شلون تو مثلا او باري
دەرێنی لە دەرێن نایکە دەبانکەوە لە لای خۆش نێڵتەوە ئەی بەیەکێک لە یەکێک کە ئیسەسماراتی بگوە بەڵام ئەو کەسە ئایا کە ئیسەسماراتی پێکات خەبیری بواری مالیە ئایا دووشمان هەیە مایکرۆ ئیکۆنۆمیکمان هەیە و ماکرۆ ئیکۆنۆمیکمان اقتصادی کولی و اقتصادی جزئی کە تۆ کاتێکە اقتصادی جزئیە پرۆژەیەکەکەیتەوە یعنی چەند کرێکارە پێویستە چەند ئەو پێویستە هەموو پرۆژێکت ئیڤالویشنی یعنی تەقییمی مەشارەکەی بۆ بکەیت ئەبێ سەرێکی اقتصادی کولیش پێ ئایا اقتصادی کولی مەسەلەن ئاستی بەرزبوونی نرخەکان و بەهێزی دەوڵەت و ئەمانە ئایا بەهێزن بۆی کە بتوانن ڕێگری لە قەیرانە دارایەکان بکەن بۆ ناو خۆی وڵات وەکەوەی کە لە ئەوروپا ئەمریکا بەڕاستی ڕێگریی گەورەکرا نەخێر ئەم وڵاتی ئێمە لە ڕووی ماکرۆ ئیکۆنۆمیکەوە لە ڕووی اقتصادی کولیەوە کە حکومەت بەرپرسە لە مەسەلەن ڕێژەی بەتاڵە و ڕێژەی مەسەلەن هەڵاوسان و معدلی نمووی اقتصادی و ئەمانە نەخێر هیچی بەسەر هیچەوە نیە بەڕاستی ئەمەش پێویستە بەتەوان حکومەتەوە حکومەت دەبێت چاودێری ئەو شتانە بکات لەبەرەوە پرۆژە پسکۆلەکان زەرێکی زۆر زیان بەرەکە بەسیترین شت ڕووبات ئەزماتی ئابووری لە دەرەوە بۆ یەکسەر تەسیر لە ئێماکە و تەسیر لە پرۆژە بچووکانەوە و پرۆژە بچووکانی ژێ و خەڵکەیە ئەو خەڵکەس لەوانەیە پارەی وەرگرت بێت لە کەسی تر و یا با بڵێن قازانج بەشارەکەی کردو یا حاڵەتی ئاوا بووی دوای ئەکەوێتە زەرەرەوە زۆر باشە کاک بەرهەم وەسڵەکرێت بڵێن گرێ بەستە تۆ سیارەیەک بی بە کەسێک وەصلێکت بۆ بکە یاخود تۆ دەفتەر بی بە کەسێک وەصلێکت بۆ بکە ناوی هەردوو لایتیا بێت و مەبلەغی پارەکە ئیتر بەبێ ئاماژە بەوە کرابێکە کێ خاوەن قەرزێکی قەرزارەوە تاریخی پێدانی ئەم پارەیە کێوە کەی دەبێ بگەڕێنرێتەوە هیچ کام لەمانەی تێدا نەبێت ئەمە دەکرێت ناو بنین گرێ بەست بەداخەوەی کە ئەبینرێ ئەوەی کە تەمە کۆمەڵێک لەمانی کە پارەیان یاوە بم کە سەهر ئەسڵەن هیچ نووسینێکیان نیە لەگەڵی سەبارەت بەوانەشی کە نووسیەنە ینی بەداخەوە ینی ئەبینیت ئەو شتانی کە بەشێکیمان لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بینی بەڕاستی ینی جاری وایە نووسینی تیا نازانی کێ وەرگری قەرزەکەی کێ قەرز دەرەکەی ینی ئەمە ئیشکالێکی زۆر زۆر گەورەیە خۆی بە پێی یاساوەکو ئاشکرایە ئێمە دوو جۆر ینی بەڵگەنامەمانەیە بەڵگەنامەیەکمانەیە کە پێوترێ بەڵگەی فەرمی یا سەنەداتی ڕسمی لەگەڵ بەڵگەنامەی نافەرمی یا سەنەدی عادی سەنەدی عادی دوو مەرج پێویستە بە پێی یاسا بۆ هەر سەنەدێکی عادی کە بڵێ ئەمە بەڵگەنامەیەکی عادیە یەکەم ئەبێ نووسینی تیابێ دووەم ئەبێ واژۆ کرابێ باشە تەمان ئەمە وەکو سەنەد پێی ئەوترێ سەنەد بەڵام بۆ ئەوەی کە یەکێک بتوانێ ئەم بەڵگەیە بەکار بێنێەوە بتوانێ مافەکەی خۆی پێبسەلمێنێ لە بەردەم دادگا پێویستە ناوەڕۆکەکەشی و محتەوای ئەو سەنەدا ینی شتێکی ڕوون با بەدەستەوە ینی بزانی مەبەست لێی چی ینی ئێستا ئەمانە هەنێک لە وەرەقانی کە بینیومانە نووسراوە مەسەرەن فلانی کوڕی فلان لەم لە لێرەش ناوێک نووسراوە ئەوەنە پارە بەرواری ئەوەنە بۆ ئەوەنە ئیت کەس نازانێ ئەمە محتەواکەی چییە ئایا ئەمە گرێبەستی یە هاوبەشیە ئایا ئەمە سەنەدی قەرزەوە ئەگەر سەنەدی قەرزە کێ ئەم قەرزە یاوە کێوەری گرتووە لەبەرەوە ئەوانە بەڕاستی هەمووی ئیشکالی هەیە باش ئەمانە کە ببرێنە دادگا بە بەڵگەی سەلمێنەردانانرێن وڵی بە بەڵگەی سەلمێنەر ئەگەرە و کەسە خۆی بێت ئیقراری پێ بکا بڵێ ئەمە بەڵێ واژۆی منە و من ئەم پارەیەم وەرگرتووە بێگومانەوە بێ بە بەڵگە ئەو کاتە بەڵام ئیشکالەکە لەوایە ینی تۆ نازانیت ینی ئێستا گەر بێت و ئەم کەسە هەنێک لەو بەڵگەنامانەی کە من بینی و من ینی سەنەدەکان ڕاستە واژووی لەسەر و شتێک نووسراوە مەبلەغی پارەیەکیش نووسراوە بەس نازانی وەرگر کێیە ئەو کەسی کە پارەکەی یاوە کێیە ینی بێت و ئەگەر بێت و ئەم کەسە بێتە بەردەمی دادگا مەبەستم دادگای مەدەنیەتەوە ئەگەر بێت و ئەو کەسا توانێت بێت بڵێ ئەسڵان نتوانێت خۆی بکە بە قەرزار بڵێ من پارە ماوە بوو چکە دیار نییە لە هەنێ لە بەڵگەنامەکانە دیار نیە ئەوەش وەکو پێشتر باسم کرد ئەگەڕێتەوە بۆ نەبوونی وشیاری یاسایی بەداخەوە ینی نەک ئەم کەسانە یامێ لە واقع ئەمەلیا بینین بەڕاستی خەڵک هەیە ینی ئەوانەی کە ناوی خۆیانە نێن وە بەریهێنەر یا مەسەرەن سەرمایەدار لەگەڵ ڕێزم بۆ بەشێکی زۆریان ینی ئەوانی شەکەونە ناو هەڵەوە چ جای ئەم کەسەی کە ئەبینیت کە ڕەنگە ئەمەی کەوای کردبێ ئەم کەسانە کەوتونەتە ناو ئەم هەڵەیە و ئەم پارەیان یاوە بەم کەسە ڕەنگە بوو ئەدی ناوچەو ئەو شتانە کاریگەری هەبێ بەڵام من وەکو باسم کرد نەبوونی وشیاری یاسایی و لەگەڵ ئەوەشا ئەو کەسانی کە ئەیانەوێ مامەڵەیە بەرهەمەی کاتێک باز لە نەبوونی هۆشیاری یاساییەکەی لەمە لە چەند بەرنامەی تریشەکە لە زۆربەی تەوەرەکانە باسمان لەوە کردووە لە هەندێک بابەتە دەکرێت بڵێن یعنی خەڵک هۆشیارێکی ئەو تۆی نییە هۆشیارێکی یاسایی بەو شێوەیە نییە بەڵام لە مەسائلی قەرز و پێدانی پارە و ینی ئەمە هەر لە دێر زمانەوە بەش بۆ شێوەیە بووە کاتێک لە نێوان دوو کەسدا ئەم مامەڵەیە کراوە ئەگەر بە شێوە زۆر قانونیەکەش نەبێت شتێک لە نێوان خۆیان دانووسراوە بەڵام نەک بۆ شێوەی کە ئێستا ئەم نووسینی ئەمان هەیە یعنی ناکرێت بڵێن خەڵک هۆشیاری نییە لەو بارەوەی کە
10 دەفتەر 15 دەفتەر 20 دەفتەر 100 دەفتەر کاتە مەعاملەیەکەوە بەڵام لە بەرامبەردا شتێک نەنووسێ. بێگومان ئەمان ینی دوو هۆکار هەیە بۆ وەڵامی ینی ئێمە با بە دیاریکراوی باسی ئەم ڕووداوە بکەین بۆ وەڵامی پرسیارەکە دوو هۆکار هەیە. یەکەم ئەم کەسە لە ماوەی ڕابردووە پارەی لە کۆمەڵی خەڵک وەرگرتووە و توانی خۆی ئەمە لە ڕووی اینەوە پێی بڵێ ئەمە عەقدێکی قەرزی ڕیبەویە. ینی هۆکارەکان دوانە. یەکەمیان ئەوەیە کە لە سەرەتایە ئەم کەسە کۆمەڵە پارەی وەرگرتووە لە کۆمەڵێک کەس و قانجازێکی زۆر خەیاڵی یاوە پێیان و ڕەنگە سەرمایەکەشی بۆ جێڕابێتنەوە. ئەمە هۆکاری یەکەمە بۆی ئەو کەسە بکەونە ناو وەهمەوە. دووەم ئەنجات بە دوای ئەوانیشە ئەو کۆمەڵە خەڵکەی کە تێکەوتووە هۆکارەکەی هەروەکو باسم کرد ئەو وەهمە بووە کە ئەم خەڵکەی تێکەوتووە چونکە هیچ ڕبحێک ینی معقول ینی من بەڵگەنامەی وان بینیوە ئەڵێ نازانم چەند سەر مەڕیاوەتەیە تەنانەت باسی قاز دەکەن مەسەن 50 قازیاوەتی وتێتی ئەوە نەمانگی تر 80 قاستێمی ئاخر ئەمە چۆنی یا ئەو پارە و ئەو ڕبح خەیاڵی کە باس کراوە ئەمە وای کردووە ئەو خەڵکە بکەونە ناو ئەو وەهم و ئەو غەڵەتە قانونیە و کەوتونەتە ناو ئەو هەڵەیەوە و هۆکاری کەوتنی ئەوانیش بۆ ناو ئەو وەهمە هۆکارەکەی تەنیا ئەوەیە ینی ئەوان هیوایەکی وای یاوە پێیان کە هیواکەش بریتە لەوەی کە ئەمان قانجازێکی زۆر خەیاڵیەکەن کە لە هیچ سیستەمێکی ئابوووریانە ئەوە هۆکارە بۆ ئەوی کە ئەوان ئەو پارانیان ڕادەستی دکتۆر کامەران مامەڵی ئەلکترۆنی ڕەنگە بەنسبەت وڵاتی ئێمەوە تازە بێت پێچێت لە وڵاتان ماوەیەکی زۆر بێت ینی ئەم کارە بکرێت و بەردەوامیشی هەبێت بەڵام بۆ وڵاتێکی وەکو ئێمە لەگەڵ ئەوەی کە تازەیە تا چەند هۆشیاری گرنگە ینی ڕەنگە ئەگەر مامەڵەیەکی ئەو تۆمان هەبێت تووشی ئەم جۆرە هەڵانە نەبێت. بەڕاستی لە مامەڵی ئەلکترۆنی تەمان من لە ڕووی ئابووریەوە باسیەکەم لە بریکە تەخەسوسەکەم ئەوەیە مەسەڵەن ئەو مامەڵە ئەلکترۆنیانێک کە ئەکرێت مەسەڵەن لە ڕووی ئەوی کە پێڵە ئینتەرناشنال ترانزاکشنز مەسەڵەن تۆ مامەڵە ئەلکترۆنی خۆ هەر بۆ ناوخۆنیە بۆ عالمی خارجی مەسەڵەن تۆ لە ئیبەی مەسەڵەن شتێکە کڕیت خۆ لێرە نییە لە دەروی وڵاتە مەسەڵەن ئەمانە سەیفن تا ڕادێکی زۆر سەیفن. بۆچی سیفن لەبەرێک کە تۆ ئەو جارێکم جار ئەو کارتی کە بەکارێنی لە شوێن لە سەرچاوەیەکەوە بکە سەرچاوەکە سیفە وەکو لە وڵا باسم کرد مەسەلەن ئێمە احتیاطاتی نقدی قانونیمان هەیە کە هەموو بانکێک پێویستە لە بانکی مەرکەزی دانێ و بانکێک ناچێت بەم شێوەیە یعنی ڕبحێکی زۆر با بە کەستەمەکانی بە بەکارهێنەرانی ئەو بانکە تا دوای خۆی ئیفلاسکە لەبەرێک کە لەبەر سومعی خۆی ینی بەڕاستی بووی کە ئیفلاس نەکات طبعا ئەو شتە ناکرێت لەبەرەوە ئەو کارتی طبعا ئێمە بۆچی باسی مامەڵە ئەلکترۆنیکین باسی ئەوەکەین کە کاتێک لە ڕێگەی ئۆنلاینەوە تۆ پەیمنت ئەید واتە تۆ پارە ئەید مەسەلەن چونکە بەڕاستیەوە هەنێجار هەیە خەتەرە هەرچەنە هەنێجاری کەم هەیە هاگەکرێت بەس ئەو حاڵەتە زۆر کەمە بەڕاستی بەڵام یەک شت هەیە لە مامەڵەی ئەلکترۆنیە مەسەلەن بە دەرەوەی کە بڵێن سەیفترە زۆر لە وڵاتانی پێشکەوتووە بڵێن تاقی کراوەتەوە لەم وڵاتانی ئێمە شاید تقریبا هەیە لەنێ حاڵەتە هەیە مەسەلەن تا ئێستاش خەڵک هەیە مەسەلەن کارتێکی هەبێت تیکتێکی تیارە مەسەلەن بە ئۆنلاین ئەبڕێتەوە حتا تیکتەکە مەسەلەن ئەو تیکتی تیارەی کە ئیبڕێ مەسەلەن شەریکاتی ناوخۆیە بەس ئەوەیە زۆر باونیە لە وڵاتی ئێمە بەڵام ئێمە ئەبێ ئاگامان لێک شت بێ مەسەلەن خەڵکی ئەمە جارێ وشار نییە بەرامبەر بەچی بەرامبەر بەو پێڵەن 16 دیجیت نمبەر ینی 16 ڕقەمێک هەیە لەسەر کارتەکە و هەروە 3 ڕقەمێکی شەیەکە کۆدێکە ئەمانە بەڕاستی مەسەلەن دایمە بە ئێهمالی گرتوێتی مەسەلەن لە وڵاتانی تروانیە بەڕاستی زۆر ئیشارنەوە پیشانی کەسی نایەن وای لێکن چونکە بۆ ئەوانە ئەو ڕقەمانەکە بگیرێت دوای ئەتوانی شتی پێ بکڕیت ئەمە هوشیارێت تا ئێستا خەڵک یان تووشی ئەو کێشانە نەبووە لەبەرەوەی کە زۆر مامەڵەی ئەلکترۆنی لە وڵاتی ئەمە زۆر بەربڵاو نییە کە بەربڵاو نییە زۆر تووشی ئەو کێشانە نابین بەڵام بە تجربەی ژیان وردەوە دەکە بڵێن تەکنۆلۆژیا بڵێن لە وڵاتی خۆمان کە دیڤلۆپینگ کەنتریەکە وڵاتانی تقریبا ئەوەی کە پێڵەن تازە پێکەشتووە وردەوە خەریکە مامەڵەی ئەلکترۆنی پیا ئەبێ و دروست ئەبێ وردەوە خەڵک تووشی هەڵا ئەبێ لەمانەیە لەو هەڵانەیە بڵێن خەڵک دەرز وەرەگرێ بەڵام پێشەوەی تووشی ئەو هەڵانە بن بەڕاستی بن ئاڕاستی خەڵک ئەەکەم کە بەڕاستی ئەو هەندێک شتێ پرایڤێتە هەندێک شتێ تایبەتە مەسەلەن کارتی بانک تەنانەت یعنی ئێمە زۆر بە احتیاطی خەڵک بەدەستێتی ئەیا بە کەسی تر سێری ئەکا مەسەلەن ئەو کەڵچەیە لەوڵای ئێمە هەیە لە ئەوانیە بەڕاستی ڕاستە یعنی تۆ سیقە و بەیەکەکەی و برادانە بەڵام ئەکرێت لە هەچ کاتێکا بێ یعنی زەربەیەکی گەورە لێە ئەم شتانە زۆر ڕوویا و لە وڵاتانی تر ڕوویا بەڵام لەلای ئێمە لەسەر ئەساسی قسیقە هەر ئەم حاڵەتەش کە ئێستا ڕیا لەسەر ئەساسی سیقە و متمانە بوون و برادایەتی و ئەم شتانە زۆر دەورە بینێ کە لە ڕاستیە هەم لە ڕووی هەرچەنە لە ڕووی قانونی بەڕێز یعنی ڕوونی کردەوە من بەڕاستی تەخەسوسم قانونی نییە ئەبێ ئیلا هەموو شتێک حتا لە بینی دوو خزمی شابێت دوو کەسا بێت ئەبێ شتەکە لە ڕووی قانونیەوە
لێک دێتەوە مثلن ئەگە بینە سەر مەسائلی ئەو راقشتانە کە ساڕوون کرایەوە بەس مەسەی ئینتەرناشنال ترانزاکشن یا با بڵێن ئەو ترانزاکشنێک کە بە ئۆنلاینەکرێ بەڕاستی بێ زۆر سکیوری بێ هەموو کەسێ شتی پرایڤەتی خۆی هەبێ و نەیە بە کەسی زۆر باشە کاک بەرهەم ئەم کەسانی کە پارەیان داوە و لە ئێستا داوەک ئاماژی پێ دەکەن سلێمان هەڵشۆیی ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاندووە یاسا چ زمانێکی ئەم کەسانە کات ئەم پارانە چۆن نەگەڕێنرێتەوە لە کاتێک ئەو کەسە دەڵێت من ئیفلاسم بڵێ خۆی لە ڕاستی ئەگەر باسی زەمان کەین زەمان پێویستە ئەو کەسێک کە پارێگەیا بە کەسێک پێویستە لە سەرەتاوە پێش پێدانی پارەکە زەمانەکە بە خۆی دەستە بەرکە زەمانە قانونیەکە یعنی ئێستا بەڕاستی تەنیا شتێک بۆ ئەوان مابێ وەکو بینیمان یعنی ئێستا ئەوان چون سکاڵایان کردووە لە دادگای لێکۆڵینەوە بە پێی مادەی 456 کە ئەم کەسە فێڵی کردو باسیشمان کرد مۆزۆی ئەوە فێڵە یا فێڵ نییە جگە لەوەش ئەمە بەرپرسیارەتی مەدەنیش دروستەکە ینی من پێم وایە ینی ئەمە شتێکمانەیە لە قانونە پێوتری عیوبی ئیرادە یەکێک لە عیوبی ئیرادە 5 حاڵەتە یەکێکیان بریتە لە غەڵەت لەگەڵ تەغریر کە هەردووشیان بە مانای غەش و فێڵکردنیەت ینی حتا ئەگەر لە گرێبەستێکا کە گرێبەستێکی عقدێک بێ گرێبەستێکی شارستانی بێ بەدەر لە مەسئولێتە سزاییەکە ئەگەر بێت و ئیرادەی ئەو کەسە کەوت بێتە ناو غەڵەتەوە یا فێڵی لێکرابێ یا تەغریر هەبێ کە بە مانای تەدلیزیە ینی بە فێڵکردن فێڵی لێکرابێ بۆ ئەوەی هان بدرێ بۆ ئەوەی هەنگاو بنێ بۆ ئەنجامدانی گرێبەستێکی دیاریکراو بە هەمان شێوە ئەو گرێبەستە بە گرێبەستێکی بەتاڵ دانرێ ئەتوانێت داوای ئەو پارەی خۆی بکاتەوە لە کاتی ئێستاە بەڕاستی زەمان بۆ ئەوان چییە زەمان تەنها ئەستۆی دارایی ئەم کەسەیە بەڵام ئەوڵە من ئیفلاسم کردووە ئەتر ئیفلاسی کردو ئەو وەختا بێ محکەمە تحقیق لە ئەو کەسانە بگەڕێت بەم ئیفلاس بووناکایە نەزانم خۆی ئیفلاس بەمانە قانونیەکەی ئیفلاس چی بەیانی ینی چی کاتێک بە کەسێک ئەترە و کەسە کەسێکی سروشتی بێ یا معنەوی بێ بۆ نمونە کۆمپانیایەک بێ چی کاتێک ئەمە دانرێ بەوەی کە ئیفلاسی کردووە ئەو کاتێک کە ئەم کەسە نەتوانێ ئەو قەرزانەی کە لەسەرەتی بیاتەوە یان ئەستۆ داراییەکەی واتە ینی زیممەی مالی یا ئەو دیونانەی کە ئەو قەرزانەی کە لەسەرەتی زیاتر بێ لەو زیمە مالی کە هەیەی بەم کەساوترێ مفلیسەوە بێ لێکۆڵینەوە بکرێت بزانرێ ئایا ئەم کەسە بەفعلی مفلیسە یا مفلیس نییە ئەو کاتە ئەمێنێتەوە ینی زەمان بۆ ئێستا بۆ ئەو کەسانی کە پارەیان یاوە بەم کەسە تەنها زەمان ئەستۆ دارایی ئەم کەسەیەکە هەیەی زۆر باشە زۆر بە کورتی دکتۆر کامران کۆتا پرسیار ئەم ڕووداوی کە ڕوویداوە هاوشێوەی ئەم ڕووداوەش چ زەنگێکی ئاگدارکەرەوەی بۆ حکوومەت بۆ لەڕاستی ئەمە ینی وەڵامێکە بۆ حکومت کە پێویستە حکومت سیستەمی بانکی چاکە و وا لە خەڵک بکە کە ئەو سیڤینانە ئەو پاشەکەوتانێکە هەیە بیخاتە ناو بانکەوە بەڵام من بە قەناعەتی من بانکی حکومت تازە سیقەی نەماوە و سیقەش دروست ناکاتەوە تا 5 بۆ 10 ساڵی تر بەڕاستی پرایڤێت سێکتەر هەیە مەسەن بانکی کەرتی تایبەت هەیە کە لەلایەن سنترال بانک لەلایەن بانکی مرکزی عراقیەوە بە وردی چاودێریەکرێ و زۆر بەدەگمەنیش هەیە ینی ئیفلاسات بکات بکرێتەوە ئەوە بەڵام ئێمە یەکشتمان بینەچێت خوا بە نیو دقە ئەو باس کە مەسەڵەن زۆر بانکمانەیە قەرزەیە باشە بۆچی چۆن قەرزەیات و قەرزەکانی چەند ناوە چەند زمانێک دائنێ مثلەن زەمان کە تۆ قەرزەکەیت ئەبێ مڵکێک حیجز بکەیت کە یەکسان بێ یا کەمتر بێ یا بڵێن حەجمەکەی زیاتر بێت لەو قەرزەی کە دادێ یان یەک دوو کەسەکەی بە کەفیل کە مثلەن موچەکانیان بزەبت ئەمانە بەڕاستی ناجح بوو هیچ کێشەیەکی نییە و بانکەکە ئیفلاسی نەکردو بەڵام ئەمە دیارە مەسائلێکی مثلەن غیر مؤسساتی بوو مەڵەن کەسێک بەس شخصی بۆ ئەو خەڵکیاتی و کەواتە خەڵک لە مەودووە ئەبێ فێری ئەوە بێ کە ئەبێ پارە خاتە کاتە ئیسtismarات ئەبێ بیکاتە مؤسسەیەکە کە مؤسسەیەکی بەڕاستی شەرعی بێت دەستان خۆش بێ سواز بەوە ئامادەبوونتان بەڕێز بەرهەم ڕەوف پارێزەری ڕاوشکار دکتۆر کامران قادر پسپۆڕی دارایی و ئابووری هەروەها حەسەن نەبی ڕەسوڵ و بایس کاک ئەحمەد کە دوو هاوڵاتی بوون لە ڕانیەوە لەگەڵمان بوون سواز بۆ ئێوەش کە تا سابینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە